وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم لەم قەیرانەدارایی هەرێمدا و بەهۆی هەڵەیەکەوە لا چاپکردنی پەرتووکی بیرکاری پۆلیسیی سەرەتاییدا نزیکەی 66 میلیۆن دیناری بەفیڕۆ چووە. پەرلەمانی کوردستانیش دەستی با بەدواداچوو کردووە بۆ لێکۆڵینەوە لەو بەهەدەردانە. وەکو لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا بەرشی چاودێری خۆمان چاودێری ئەوە ئەکەین بۆ ئەوەی هەردوو مؤسسەی وەزارەتی پەروەردە و دیوانی چاودێری دارایی بە ئەرشی یاسایی خۆیان ڕاپەڕێنن لە بەرامبەر ئەم کەم تەرخەمیە لە بەرامبەر ئەم بەهەدەردانی سامانی گشتیە بۆ ئەوەی جارێکی تر ئەم حاڵتانە دووبارە نەبێتەوە. ئەگەر بشمانەوە ئەمە بنبڕ بکەین ڕاستیە چارەسەری بنبڕ ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە خۆی چاپخانەی خۆی هەبێت و کتێبەکان لێرەدا چاپکرێت یاخود بدرێ بە کۆمپانیای خۆماڵی بۆ ئەوەی باشتر چاودێری بکرێت. لە ئێستادا کتێبەکە دووبارە بە دروستی چاپ کراوەتەوە و گەشتوتەوە هەرێمی کوردستان. پێشتر وەزارەتی پەروەردە لە ڕاگەیاندراوێکدا بڵاوی کردەوە کە هەڵەکە لە چاپخانەکەەوە بووە بۆیە چاپخانەکە ئەرکی قەرەبووکردنەوەکە دەگرێتە ئەستۆ. بەڵام سەرچاوەیەک بە هێنارتی ڕاگەیان هەڵەکە لە وەزارەتی پەروەردەوەیە و وەزارەت خۆی بەرپرسیارەتەکە دەگرێتە ئەستۆ. وتەبێژی وەزارەتی پەروەردەش دەڵێت لە ئێستادا سەرقاڵی گەڕانەوەی ئەو پارەیان کە بۆ چاپی یەکەمی کتێبەکە داویانە بە چاپخانەکە. دوو اختیاریش هەیە. اختیارەکەش ئەوەیە کە یانەوە تا ئەو پارەمان بۆ بگێڕنەوە یانەوە تا چاپ بکرێتەوە. ئێمە وەکو وەزارەت هەر پێمان لەبار نەبوو کە چاپیش بکرێتەوە. بۆیە ئەوەی کە پێویست بێ لە ڕووی ئێمە ڕێکاری یاسایی خۆمان دەبین لەگەڵ ئەو کۆمپانیایە. هاوکات دەستەی دەستپاچی بە دوواداچوون بۆ ئەو کێشەیە دەکات و چاوەڕوانی ئەنجامی لێکۆڵینەوەی وەزارەتی پەروەردە دەکات بۆ ئەوەی ڕێکارەکان بگرنە بەر و دەڵێن پاش لێکۆڵینەوە لایەنی کەم تەرخەم دەدەنە دادگا. دیارە بە هەڵەیەکی داری وەکو وازحە بڕێکی پارێ لە پرۆسی چاپکردنی مانهەنجەکانی خوێندن بووە. دیارە ئوزرای ئوسوڵی ئەوەیە وەکو زانیمانە وەزارەت خۆیان خەریکی دروستکردنی دیژنە و لێکۆڵینەوەن و ئێمە چاوەڕێی ئیجرئاتی ئیداری ئەوان دەکەین ئەوان خۆیان فەرمانبەر و کەسە بەرپرسەکانی لەو پرۆسەیە لێکۆڵینەوە لەگەڵ دەکەن. دوای ئەوە بە تەکید داوای نەتائیجی لێکۆڵینەوە ئەو بڕیارانەی کە بەڕێز وەزیری پەروەردەیان هەر فەرمانبەرێکی ڕێگە پێدراو بۆ ئیجرا لەگەڵ مەسەلە دەیکات. لا چاپی یەکەمدا وەزارەتی پەروەردە 110,076 دانە کتێبی چاپ کردووە کە نرخی هەر یەکێکیان با 529 دیناری عراقی بووە. نرخی چاپکردنەکە دەکاتە نزیکەی 6 میلیۆن دینار. بەڵام بەهۆی ئەوەی ناوەڕۆکی کتێبی بیرکاری پۆلی یەکەمی سەرەتایی لە جاتی کتێبی پۆلی سێهەم چاپ کراوە سەرجەم کتێبەکان ڕەت کراونەتەوە و دووبارە چاپ کراونەتەوە. لا چاپی دووەمدا نرخی چاپکردنی هەر کتێبێک بۆ 597 دینار بەرز بۆتەوە کە نرخی هەمویان دەکاتە نزیکەی 66 میلیۆن دینار. بەوەیش وەزارەتی پەروەردە 8 میلیۆن دیناری زیادەی داوە و تێگرای نزیکەی 66 میلیۆن دیناری بەفیڕۆ چووە. یەشقادریان ئارتی هەولێر.